بینەرانی ئازیزی سەرنج سڵاوتان لێبێم کاتتان باش بێ بۆ ئەم هەفتەیەش بەشێک لە هاوکارانمان لە بەشێک لە شار و شارچکەکانی کوردستانەوە چەندین بابەتی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە. فەرم با پێکەوە بینەربین. خانی ئێزی یەکێک لە شوێنە هەرە تایبەتەکانە کە پەیوەستە بە پەرزگای پیرۆزی لالشەوە. ئەم شوێنە تایبەت بووە بۆ مانەوەی میوانەکان، ئەو کاتانەی کە بە بڵین جژنی ئێزدیەکان یاخود هەر بۆنێکی تایبەتیان هەبوو بێت، میوانە تایبەتەکان لێرە ماونەتەوە مێژوەکەی بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا گەڕێتەوە. بە شێوازێکی زۆر تایبەت و هەروەها تەلارسازێکی زۆر جوان دروستکراوە، بەڵام لە ئێستاە ئەم شوێنە مەترسی لە ناوچوونی لەسەرە. دکەفتە دەستپێکە پەرزگەها لالش خانەکە گەلەکە مەزنە خان ڕاماناوێ جێ بێنڤەدانی بوو بەرێ بکارتینان بۆ بێنڤەدانێ ئەگەرم بین نۆکە بەرێ خۆبدەینە نەهدارکێژی خانێک لێ دەرژی هەبوو لێ دەرێ وەختێ خەلکێ سەردانە لالشێ دەکرد قۆناغ بوون هەندێک قۆناغا هەکە بەری نۆکە خەلکێ زیش هندستانی دەهات تاتنە لالشێ تاتنە شکەفتێت هندیە ئەڤە نزیکی خانە ئێزیە تقریبا بسەد مێتەری ئالیدی شارعێ و گەلک شوان وەختێ ژوان دەڤەرەجی هاتن دەڤەرە باشک و بەحزانێژی بێنڤەداناوان نگ نەهدارکێ بوو نیشانە دارگێت ئامادین دەگوتنێ و لالشێ داژی ئەف خانە ئێزی بوو هاتە بکارئینان عیدادا و عیدا چلێ هاوینێ با عیدا چلێ زەبستانی با عیدا جەمای با وەختی خەلکێ سەردانە لالشێ دەکردوان عیدادا وان هەڵکەفتادا پرۆژ بتنێ لالشێ دەبوون وەختی خۆدا توی دەمیدا و بەری هەزاران ساڵە نەوستنێ لالشێ نەبوو بەس سەردەریە لالشێ بوو و شکستیت لالشی بتنێ لێ دمان بەس ئەو کەسانێت هاتن و سەردانە لالشێ دەکرد عید و جەمایەدا نەوستناوان الخانە ئێزی بوو تێشتاوان فرۆژاوان شیواوانژی الڤیجی پیرۆز بوو لێ دەرێ سمادە هاتە چێکردن و ئەوان کەسە هەمووکە پێکڤە دەهاتنە دوێ خانێدا خانەژی یەکەم بین بەرێ خۆ بدەینێ درێژیایی بترش 25 مترە و پانیاوێژی بترە 15 مترە 5 دەرگەیت لێ و گەلک مەلحەقاتی دیژێت پێوە یعنیش دەرخانێ جێ چا دەبیژی مەطبەخە شیلانە جێ چێکردنا خواردنێ بوو گەلک جیژی هەینە گرێدای بوون بخاس و بابچاکەوە ئەوژی ژۆرتوانی جودا بوون توان هەلکەفتەدا توان جەژنادا وەختێ هاتنە پشەف دەهاتن شنو دەست پێت کرد گەلک قەول و قەسیدە و گەلک سەرهاتی بۆیان هاتنەکردن دوێ خانێدا مەتەن هەر شێخێکی مریدێ توی دۆراوی خرد بوون هەر پیرێکی مریدێ توی دۆراوی خرد بوون دوان دوێ دەردادوین جێ پیرۆزدا و ئەوژی هەرە پیرۆزە گرێدایە پلالیشان نورانیڤە
هەتا ئیرۆکە ژەکەم بێ بەری خۆ بدەینێک و کەڤناتیاوێ چیە دیارە اش ئاواکردناوێ دیوارێوێ نێزییکی تەقییم پانیایی بترش مترێک و 20 سانتیمتری و 6 دنگ ژێ تێدا و دیزاینێکی کەڤناری هاتی ئاواکردن هەمووژی بەرێ کەڤناری بکاری ئینای لەو هاتانۆکەژی مایە گەلک هاتیینە و تایبەت ئەمریکی بریتانی وەک چا دەبێت وەک ڕێکخراو و هەوڵداینا و بێتە نوژەنکردن بەس مخابن هەتانۆکە و پلان ژێدانایە هەتانۆکە ئەو پلانە جیهنەی ناینە ئەس باورم قۆناغەکە دیدا و پشتی لالیش کامل بێتە نوژەنکردن دێ بەرێ خوددەنا خانە ئێزی ئەو جی دێتە نوژەنکردن. یعنی کو پلان هەتێ دانایە باوژی هەر بریارە میریە و بریارە بابێشێخە و بریارە جواتە ڕۆحانیە کو جێت پیرۆزوەختە بێنە نوژەنکردن هەردێ بەرێتە بکارئینان و هەردێ پیرۆزیە جیهی و نیشانی جیهیدا دێوەکی بەرێمینن ناینە گۆڕین هەردێک کەڤناتیاوەیە بەرێ زەبەرتەوە. مەلا تاهیری مۆزەخانە یەکێک لە کەسایەتیە دیارەکانی شاری هەڵەبجەیە لە ئێستاە تەمەنی 69 ساڵە و تەمەن درێژ بێت نزیکەی 40 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی بابەتی دانسقە و کللتوری و کەلەپوریە لە نێو شاری هەڵەبجەیە و لە ئێستایا بەشێکی زۆر یاخود بڵێم بە هەزاران پارچەی زۆر دانسقە و دەگمەن لەلای ئەو پارێزراون و لە شوێنێکی زۆر تایبەتە توانیوێتی کە بە شێوازێکی زۆر باش پارێزگاریان لێ بکات و هەروەها بتوانن نمایشیان بکات و خەڵکانێکی زۆریش بتوانن ئەم بابەتە کللتوری و کەلەپوریە جوانانە ببینن. ناوم تایرە و بەڵام مەشهورمە مەلاتایەر ینی بەس خوێنەوارێکی وام نییە بەس لە حوجرا وەختی خۆی نەختی خوێندومە ئیسە پێوانە مەلاتایری مۆزەخانە ساڵی 1956 لە سەراو لە گوندی سەراو لە دایک بووم لە منتیقەی نەورۆڵی ئەیتر دوای ئەوە کە هین بووین حکوومەت ڕاگوێزێکی دین هەفتاونۆ هاتینە مجەمەعی زەمەقی ئەو کاتە ماڵم نەکردو هەر ئەو ساڵە لەگەڵ دایکمان بووم بە ڕەحمەت بێ یاخوا براکانی کەم ژنیانیە نابووەمانە من و خۆم و دایکمەیتر ماڵم کرد کە ماڵم کرد فکرم کردووە لەم شتانە لە خۆم دائیم لە خەیاڵما بوو هەموو خۆزگای هەشتی کوان حیزم لە شتی کوان بووە پاکەت و شقاتەوە مشتانمە کۆ کردووە تەزویح و کاتی بەعەز بوو نەمەتوانی بەعزە شتێک ئیسان چونکە خۆتان نەزان بیستومانە کە بەعەز چۆن بووە و چۆن نەبووە. ئەم کەلوپەلەی تر کۆم کردوەوە کاتی هاتکینە سەر حکوومەتی خۆمان و نەوەویە کۆمانە ئیتر دەستم کرد بە سیلاح و مەسەلا تەزویح و لە ئەوڵۆ لە تەزویح و ئەمانە دەستم پێ کردووە ئیتر ساڵانە لارەکوێ هەر شتێکیان و توێ بەس ئەوەنە ینی ئەمە قەدێ زیرەکی ئیسە تۆ لەوانەیە داوای سیلاحی هۆڵندەم کردووە ماوزەڕم کردووە ڕەشۆکیم کردووە سێتیر پێنجتیر مەسەلا سەنینۆڤ گەرینۆڤ دیکتارۆڤ ئەمانە خەڵک لەوانەیە هەر نەیزانیوە چییە چینێ بەڵام من دەوام کردووە لەیکێ لە چەمچەماڵ وێکێ لە ڕانێ سندوم وێکێ لە کفری وێکێ لە بەغا بۆیان هاوردگم وردە بە پێی توانە ئەڵبەتە شتی وای هاتووەتە بەردەستم توانام نەبووە دەسڵاتم نەبووە.
ئەم مۆزەقانە هەمووی بە پارەی خۆم کڕیومە بەخوا هیچ شتێکی وانە تا بێژم وڵا هیچ شتێکیان بۆ نەهاوردوم هەمووی بەخوا بە پارە کڕیومە بەڵام ئەلبەتە هەر شتێکم دەستکەوتوێ نەمێڵاگەرە دەستم دەرچێک کڕیومە جارە خاستەن سیلاح ئەم تەزویحانیشە مەزەلا تەزویە ئەنواع ئەوەشکاری تیا تەزویەکەم دەستکەوتووە مەسەلا سەردوومە و کڕیومە بەڵام تەزوی هەیە زۆر گرانە مەسەر نەمتوانیوە بەخوا بەڕاستی ئیسە بە تەزوی هەیە بە پێش دەفتەرە تەزویە بە دەفتەرێکە تەزوی هەیە بە 50 وەرەقەیە بە 10 وەرەقەیە 15 وەرەقەیە زۆر کەسەی بیسەیتر خەڵک بۆیە هاوردم وەڵا بۆیە هاوردم مەلا تایار وڵات دووسێت جاجم ماوەرگە مەوج ماوەرگە قاڵی ماوەرگە ئەیتر ناوم دەرکردە لە شارەکە خەڵک بۆیانە هاوردم بەڵامی سەر نەماوە هیچ نەماوە هیچ چوار برادەرتیە لە بلاولاوە چوار کەس و چوار برادەر و ناسراون و هەموو دنیا ئەوە بۆ من تێریە دنیا خۆر پارە نییە چەند دەسڵاتدارمان بینی چەند کەسمان بینی دیگە مەسەلا ئەوەی ماڵی پاشا بوو ئاو دەسەوە ڕووکەشی زیوە ئەوە چەند کەس چاویتیا خواردوێت چەند کەس دنیا ئەوەیە ئەگەر لەیەکی بینەوە بەخوا دنیا هیچ نایێریە ئەرە وەڵام من جوانی هەڵەبجە وای لێ کردم تاریخی هەڵەبجە وای لێ کردووم من وەختی خۆی فەقێ بووم من خۆمەزانم لە 73 و 72 فەقێ بووم چەندەها تەکیە و خانەقا و شێخ و مەلا و گوڵب و لە گوڵب خۆندوومە لەکوێ ئەنی جوانکاری هەڵەبجە بەڕاستی ئێمە گەنجی ئمڕۆ نازانێ هەڵەبجە چی بووە هەڵەبجە سیام قەزا بووە لە عێراقا هەڵەبجە بەڕاستی تاریخێکی کۆنی هەیە هەڵەبجە هەرچی ئەدیب و نووسەر و ڕۆشنبیر بووە باوەڕکە لە هەڵەبجەوە هەڵقوڵاوە بەڵام ئێمە خەڵ نازانێ خەڵقەوە نادا من لە خۆشەویستی ئەوانەوە ئەم مۆزەخانەم دروست کردووە ئەمانە هەمووی کاری حکومەتە من کردومە دەکاکە من حکومەت لە حکومت دەفلسی ناگمێ خۆم ئەم وەزەخانەمە دروست کردووە دەبا حکومە شوێنێکی بۆ بکاتۆ ڕۆژێ جەماعەتی ئەجانی هاتن وتیان لەگەڵ ئەو جەماعەتە وتیان وەڵا ئەشوایە ئەم شوێنە لەو حەوشەی مۆمینێتا بواە لەو حەوشا لەبەرەوە خەڵکی خارجی و ئەملاولا کە تێن سەردانی ئەوێ ئەکەن ئەم وەزەخانەشە لەوایەتە ئەوە نەیترە هەڵەبجە ڕووناکی و جوانکاری ئەدا باڵەبجە فەیزوڵا بەهادین گەنجێکی تورکمانی شاری کەرکووکە ئەو دایان وڵاتی جیهان گەڕاوە بەڵام دواتر هاتۆتەوە بۆ شاری کەرکووک لەوێ لە نێو قەیسەریە قاوەخانێکی داناوە قاوەخانەکە زۆر بە شێوازێکی جیاواز و تایبەت ڕازاندوێتەوە و خەڵکانێکی زۆریش سەردانیەکەن. بەخێر بێن بۆ بازاڕی کۆنی قەیسەری شاری کەرکووک. من خۆمتان پێدەناسێنم لە گەڕێکی موسەڵا لەدایک بووم، ناوم فەیزوڵا بەهادینە.
بەڕاستی سەردانی زۆر ناوچەی جیاوازم کردووە هەر کەسە و خزمەتی شوێنی خۆی دەکات منیش بیرۆکەی ئەم پرۆژەم بۆ دروست بوو لە بازاری قەیسەری کۆنی کەرکووک شاری ئێمە بەناوبانگە بە مێژوو و شوێنەواری کۆن منیش هەوڵمدا ئەم کە لە پور و جوانیە خزمەت بکەم بە دروستکردنی قاوەخانەیەکی کولتوری و جوان بە کەلوپەلی کۆن و ئاسەواری بە ناوی باشمانجۆ هونەرمەندی بەناوبانگی تورکمانی کە لە ساڵی هەشتاکان ئەم هونەرمەندە زۆر بەناوبانگ بوون منیش خۆشەویستیم بۆی هەیە ڕاستە من لە دایک بووی ساڵی 1998م بەڵام پێم خۆش بوو پرۆژەیەکی تایبەت بە خۆم هەبێت و هەلی کاری بۆم ڕەخساند بێ سوپاس بۆخوا توانیم ئەم پرۆژە بچووکە بۆ خۆم بکەمەوە کە بۆتە هۆی دابینکردنی بژێوی ژیان بۆم. بەڕاستی تاوانە ئەم شوێنەوارە گرنگانێک لە کەرکووک هەن پەراوێز بخرێن بۆیە بە گرنگم زانی من یەکێک بم لەو کەسانەی ئەم شوێنە مێژوویە زیندوو بکەمەوە کە بازاری قەیسەری کۆنە هیوادارم هەموو گەنجانی تریش گرنگی بە پاراستنی شوێنەوار و مێژووی ناوچەکانیان بدەن بەڕاستی شەرت نییە هەموو ئەرکێک بخەینە سەر حکومەت دەبێ خۆمان پلانمان هەبێ و کار بۆ داهاتوو بژێوی ژیانی خۆمان بکەین لەم قاوەخانەیە چاو قاوە و هەموو ساردەمەنیەکمان هەیە خواردنی بەیانیانیشمان هەیە کە بەرهەمی خۆماڵی ناوچەکەمانن. ئەم کە لە پور و جوانیە لە قاوەخانەکەم دامناوە و دەیبینن هەر یەکەیان لە شوێنێکی جیاوازەوە هێناومە بەشێکیانم کڕیوە بەشێکی تریشیان بە دیاری بۆم هاتووە ئێستا زۆر دڵخۆشم بە کارەکەم وەک چاوم دەیپارێزم چونکە بەڕاستی دابینکاری بژێوی ژیانمە جوانی شاری کەرکووک لەوەدایە هەموو نەتەوە و پێکهاتەکان لە کورد عەرەب تورکمان بەبێ جیاوازی سەردانیم دەکەن منیش خزمەتی هەمووان دەکەم لەم شارە هەمووان براو کەسی یەکترین. ڕۆژدیار گەنجێکی 19 ساڵی دانیشتووی شاری سلێمانیە. ئەم گەنجە پێشووتر تووشی نەخۆشی شێرپەنجە بووە بەڵام بێهیوانە بووە و ئێستا بە خۆشحاڵیەوە نەخۆشیەکەی تێپەڕانوە. ئەو کاتانەی کە لە نێو نەخۆشخانەی هیوایە چارەسەری وەرگرتووە بەدەیان شێوازی وەکو ئەبینن کاری دەستی زۆر جوانی دروست کردووە و دواتریش بەخشیوێتی با نەخۆشخانەی هیوا ئێستا خوێندکاری پۆلی 12ە و بەو هیواین کە بتوانێت نمرەیەکی زۆر باشیش بۆ خۆی دەسەبەر بکات و هەروەها لە کارە دەستیەکانیشی بەردەوام بێت.
من ڕۆژدار هەواڵم تەمەن 90 ساڵە من ئەو کاتی کە نەخۆش کەوتم تەمەنم 13 ساڵ بوو واتە 6 ساڵ پێش ئێستا من ئەو کاتە دوای پشکنێکی زۆر دوای وردەکارێکی زۆر دوای ئەمەلاتێک زانیم کە نەخۆشی ژێرپەنجەی سەرم هەیە. دوای زانینی نەخۆشیەکەم سەردانی خسانی هیوام کرد بە بەکارهێنانی تیشک و کیمیایی توانیم بەرەنگاری ئەو نەخۆشیە بمەوە و دۆماوەی 2 ساڵ من ئەو نەخۆشیەم بەردەوام بوو. دوای ئەو 2 ساڵە شکر بەخوای گەورە بەرەنگاری نەخۆشیەکەم بوومەوە و تەواو. ئەو کاتێک کە چوم بۆ خستخانی هیوە بۆ چارەسەر کاتی خۆم بە فیڕۆ نایە بیرم ناکردەوە خەفەتم لێ ناخوارد لە نەخۆشیەکەم بیرم لەوە کردەوە کە ئیشی دەزڕەنگینی و شێوەکاری بکەم ئەو کاتانە کە کیمیایی وەرەگرت مناڵ پارێز یارمەتیان دەدەم هەموو شتێکیان بۆێنام بۆ نەکەم بازیان بۆێنام موریان بۆێنام پەتیان بۆی نەکە ئاوا بازم گشت دروستکەین. دوای ماوەیەکی زۆر کە من خەریکی دروستکردن بووم چەند مناڵەکە هاتم بۆ لام ینی ئەوانیشی فێرە کرد چۆن دروست بکەن و چی بکەن و چی نەکەن. دوای ئەوە لە چەند فستیڤالێکە بەشداریم کردەوە و بردومە بۆ خستخانی هیواش و بۆ خستخانی مناڵان بۆی کە بێتاقەت دەمن لەو کاتەیە دەرزیان بۆ کرێ لەو کاتەیە کانولا شتیان بەدانرێ بۆی کە بێتاقەت نەبوو بیر لە خشتی خراپ نەکەنەوە ئەم شتانم بۆ بردم بۆی کە دڵیان خۆش بێت و سەلامەت بن. لە دوای ئەوەی بەرەنگاری ئەم نەخۆشیە بوومەتەوە داواکارم لەو کەسانێک کە هاوتەمەنی خۆم لە خۆم چکۆلێت و لە خۆ گەورەتن هیچ بێئومەد نەبن ئەم نەخۆشیە کسانیە بمردن. سپاسی خۆی گەورەکەم سپاسی خستخانی هیواکەم سپاسی مامۆستاکانم و خێزانەکەمەکەم بۆ تێپەڕاندنی ئەم نەخۆشیەم یارمەتی دەرم بوون. ئەمە ئەیبێنن خواردنگەی سەرچنارە بەڵام لە کوردستان و لە سلێمانینە بەڵکو لە بێرمنگام لە بەریتانیا کۆمەڵێک گەنجی کورد توانیویانە پێکەوە چێشخانەیەکی گەورە دابمەزرێنن و بەدەیان خواردنی کوردەواری وارووا خواردنی خۆرئاواییش لە نێو ئەم خواردنگە پێشکەش بە ئامادەبووان بکەن. خواردنگەکە بە ناوی سەرچنارەوە دانراولەیەکێک لە شەقامە دیارەکانی بەرمنگامایە و بە بەردەوامیش نەک تەنها کوردەکانی دانیشتووی ئەو شارە بەڵکو کەسانی بیانیش ئەچنە نێو خواردنگەی سەرچنارە و تامی خواردنە جۆرە و جۆرەکانەکەن. من هي من كلمة
دانیشتووی شاری بێرمیگەم لەگەڵ کاک سالار حەمەلا و خاوەنی چێشتخانەی سەرچناڵین 2007 مەڵامەمان کردوتە نزیکەی 8 بۆ 9 ساڵە بێ و بەردەوامین مەڵامەکەمان مەڵەمێکی کوردەواری و هەموو خواردنێکی کوردیمان هەیە و هەتا ئێستاش بەردەوامین سواز بەخوای گەورە و مشتەریەکانیشمان هەر کورد نین هەموو قەومێکی تایە ئەگەر بشی بوونی هەمویان بەدڵیانەوە و چێشتێکی جوان پێشکەشی میوانە بەڕێزەکانەکەین. تقریبا لە 2007 کێرەمان کردوتەوە چەندەها کوردی باشیشیان کردو فێری وەساییش بوون دێرەوە ئێستاش بازێکیان خاوەنی دوکانی خۆیانن ئێستاش تقریبا 7 شاگردمان لایە لێرە هەمویان بەردەوامی شەن دوسێ وەسام لای نزیکەی 3-4 ساڵە لێرەن هەمویان وەسای بە ئەزمونن شوێنیشەکەن هەر لە وەسای گەز و برنج شلەکە و وەسای کەباب و چەند ستافێکی سەرڤیزشمانەیە هەمووی ڕێکوپێکردن و سەرڤیزێکی جوانەکەن. زیاتر حەزیان لە لامپۆزی خۆمان هەیە قۆزیە خۆن سپێشە قۆزیەکشمان هەیە لەگەڵ کەبابەکە چوان زیاتر گرێلی ئەمە بە خەڵوزە وەکو عادەن ئەو وڵاتانی تر بە غاز و شتەی بژێن ئەمە بە خەڵوزە و زیاتر حەزیان لە قۆزی و تەپسیە تەپسیەکە شتێکی زۆر عەجیبە لایەن هەمویان بە تایبەتی پۆڵەنیەکان ئینگلیزەکان پاکستانیەکان بەنگلادیشەکان هەموو قەومەکانی تر هیوایەتیانە بە دڵنیایی ناوێکی جوانم هەڵبژاردووە لە 2007 و ناوەکەشیم بە خەسار نەیاوە زۆر مشتریەکان دایمە کاڵێ ئەڵێڕین بۆ سەرچنال بە یادی سلێمانیەوە نانێ با بخۆین لێرە. خواردنەکان جۆری ئێمە خواردنەکانمان زۆرە بەسەریشی کەباب و گۆشت و باڵ و چۆپس و پەراس و ماسی ئەم شتانەمان هەیە خواردنەکانی پێش وەکو کەڵەشێر و قەل و قاز و یافتاغ و بریانی و بۆ کفتە هەموو ڕۆژەکەمانە لە دوای مانگینەوە ئیتر ئێمە دەستکەین بۆ دوو خواردنەی تریژنە فول مەنیو ئێمە هەموو ڕۆژێ خواردنە کوردەواریەکانمان هەیە لە سەعاتش کراوین دایمە کە سەعات 2 هەموو خواردنەکان بە عەم حازرە بێ. من زۆر حەزم لێ بێمە ئێرە خواردنەکانیان زۆر خۆش و لەگەڵ خێزانەکەم هاتووم. خێزانەکەم حەزیان لە خواردنەکە بوو زۆر بەتام بوو. هەموو کاتێکی تریینەوە چونکە خواردنەکانیان زۆر بەتام بوو. زۆر دڵخۆش بووین چونکە خواردنەکانیان زۆر بەتام بوو چێژێکی تایبەتی هەبوو. من تەنها شتێک دەتوانم بیڵم ئەوەیە کە ئەزمونێکی زۆر نایابم هەیە لەم خواردنگەیە و زۆر هاتووم بۆ ئێرە. خواردنەکانیان بە تەواوەتی نایاب و سەرنجڕاکێشە بە تایبەتی خزمەتگوزارەکانیان زۆر باشە یەکێکە لە باشترین چێشتخانەکان. بەم دوایانەیە من لە تورکیا بووم و کەبابی ئەوێم تاقی کردوێتەوە لە دڵی خۆما بیرمە کردەوە سەرچنار بۆ ئێمە باشترە لەوانەی تورکیا ئەزمونم زۆر کردووە لێرە جگە لە خواردنە نایابەکانیان شۆربای بێبەر ئەمەرە پێیان و چای گەرمە پێیان و شیرینی و پێیان بەڕاستی خواردنەکانیان زۆر تایبەتە. Enjoying Herman, who's a manager who's ever so friendly and he's always speaking to you, smiling, having a good conversation and they also give you free soup, they give you free tea and yeah, it's just a great experience. ئێمە لە شارێکی ترەوە هاتوین بۆ ئێرە هەر جارێکینە بێرمینگام سەردانی ئەم چێشتخانەیەکەین بەڕاستی خواردنەکانە نایابوو لە کۆی 10 نمرە 11 نمریان پێیەم بەڕاستی کارەکانیان زۆر باشە.
خواردنەکانیشان زۆر تایبەتە بەڕاستی هەموو چێژم لە خواردنەکانیەوە گرتووە بەڕاستی زۆر تایبەت خواردنێکی زۆر بەتامە خزمەتگوزاریەکانیان نایە بۆ میواندارێکی نایە بکەن هەر کاتە بمە ئێرە سەردانیانەکەم بەڕاستی هەموو خواردنەکانیان زۆر نایابن لە کۆی دەنمرە هەموو نمرەکانیان پێم چونکە بەڕاستی بە چێژە خواردنەکانیان زۆر دڵخۆشم هەر کاتێن بۆ ئێرە خواردنەکانیان زۆر بەتامن چێژێکی تایبەتی تێنێ. مزگەوتی گەورەی خوڕماڵ مێژوەکەی بۆ زیاتر لە 1400 ساڵ ئەگەڕێتەوە کە بەر لە ئێستا دروست کراوە دیارە ماوەیەکی زۆرە لەژێر چاودێری خانمی یەکەمی عێراقا کاری نۆژەنکردنەوەی بۆ ئەکرێت و لە ئێستاە لە قۆناغی پێشکۆتاییە توانراوە بە دیزاینێکی زۆر جوان و هەروە هەر بە بەردی ناوچەکە خۆی بتوانرێت کە جارێکی تر دیزاین بکرێتەوە و ئەو مێژوو ئەو کللتورە جوانەی کە هەبووە و تایبەتە بە دیکۆر و هەروەها با بڵێم تەواوی مزگەوتەکە توانراوە کە لە نێو مزگەوتەکە جارێکی تر دروست بکرێتەوە یەکێکە لەو مزگەوتانی کە هەم مێژوێکی دێرینی هەیە و یەکێکە بێت لەو مزگەوتانەش کە خەڵکانێکی زۆر نەک تەنها لە کوردستانەوە بەڵکو لە دەرەوەی عێراقیشەوە ئەتوانرێت وەکو شوێنێکی کللتوری سیر بکرێت و خەڵکانێکی زۆر بێن بۆ سەردانیکردنی. پرۆژەکە لەم قۆناغەدا ئێستا لەژێر چاودێری و سەرپەرشتی خانمی یەکەمی عێراق بەڕێز خاتو شانازدایە. پرۆژەکە وەکو خەمخۆرێکی نیشتیمانی بوو لەبەرەوەی پاش ڕوخانی پرۆژەکە لە دوای شەڕی عێراق وێرانەوە پرۆژەکە لە دوای ڕاپەڕینەوە پرۆژەکە وەکو ئەوەی کە ئاسارە وەکوی کە پرۆژێکی شوێنواری کۆن وەکو خۆی ماوەتەوە و دەستکاری نەکراوە خەمێکی نیشتیمانی لەسەر بکە چۆن بکرێتەوە. بەڵام لەبەروی کە پرۆژەی شوێنەواری پرۆژەیەکە ڕێنمایی تایبەتی خۆی و یاسای تایبەتی خۆی هەیە مامەڵەکردن لەگەڵی مامەڵێکی سادنی وەکو بینایەکی تر لەبەرەوە خەمخۆرێکی نیشتیمانی هەبوو کە لە پاش ڕاپەڕین بینایەک لەسەر مزگەوتەکە کراوەتەوە بەبێوەی کە دەستکاری بەشی شوێنواری مزگەوتەکە بکرێت پاش ئەوەی کە لە ساڵی 2012 بە تەواوەتی ئەو مزگەوتە لا براوە کۆنەکەەوە دەستکاری بەشی ژێر مزگەوتەکە کراوە بۆی کە پرۆژەکە بکرێتەوە لەو کاتەدا دیارە کۆمەڵێک ئاستەنگ و گرڤاتۆ بەردەم پرۆسەکە پرۆسی دووبارە دروستکردنەوەی مزگەوتەکە نەکراوەتەوە پاشتر لە ساڵی 2022 کە لە 16 2022 کە بەسپاسەوە بەڕێز کاک حاجی عابید هەورامی بڕیاریدا کە سەرجەم تێچووی دووبارە دروستکردنەوەی مزگەوتەکە بکرێتە ئەستۆی خۆی و هەر لە 16 2022دا یەکەم کۆبوونەوەمان لە دیوانی پارێزگاری هەڵەبجە کرد بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا ئازاد کە ئەو کاتە پارێزگاری هەڵەبجە بوو لەوێوە دەستکرا بە بڕیاری کۆتایی درا بە دووبارە دروستکردنەوەی مزگەوتەکە کە لەو کاتەدا بەسپاسەوە کۆمپانیای ڤیۆپایەنێر ئەرکی دووبارە دۆزینەوەی بەڵگە نامۆکۆنەکان و دیزاینکردنەوەی نەخشەکەی لە ئەستۆ گرت بوو کە ئەمە بەشێکی یا بەشی سەرەکی پرۆژەکە بوو لەو کاتەدا بە تەواتی دەستکرا بە قۆناغەکانی دروستکردنەوەی مزگەوتەکە لە قۆناغی یەکەمی ئامادەکردنی مزگەوتەکە وتمان ناوچەی شوێنەواری ناوچەیەکە کە مامەڵەکردن لەگەڵی هەستیارەوە قانونی تایبەت و یاسای تایبەت و ڕێناوی تایبەت بەخۆی هەیە لە قۆناغی یەکەمی شەکە بەر لەوەی هەر کارێکن لیژنەکانی پشکنینی بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی لە ڕێی دوو لیژنەوە بە بەردەوامی لە ساڵی 2022-2023 پشکنینێکی تەواوەتی کنۆ پشکنێکی تەواوەتیان بۆ مزگەوتەکە کردووە و لە ئەنجامی ئەو کنۆ پشکنینە توانرا بە تەواوەتی بناغەوە سەرجەمی پایەکانی ناو مزگەوتەکە بە تەواوەتی بدۆزرێتەوە پاشەوەی کە کار و کنۆ پشکنینێک و تێچوویەکی زۆر لە پرۆسەکە بوو بە سپاس بۆ خۆی گەورە نەتیجەی هەبوو توانیمانکە لە ڕێگە و لیژنانەوە بناغەی تەواوەتی مزگەوتەکە و پایەکان بە تەواوەتی بدۆزرێتەوە.
ئێمە پاشەوەی کە کاری کنەوە پشکنمان بۆ مزگەوتەکە کرد بۆمان دەرکەوت کە پێگاتی ناوی مزگەوتەکە چوار پایی سەرەکی تێدایە کە ئەم چوار پایە ڕۆڵی گەورەیان دەبێت لە هاوسەنگکردن و ڕاگررتنی سرجەم قەوس و گومەزەکان کە ئەکەونە ناو مزگەوتەکە. چوار پای سەرەکی لەناو مزگەوتەکە هەیە و نۆ گومەزەش لەناو مزگەوتەکە هەیە. ئێمە لە وڵاتانی ناوچەی شام بە تەواوەتی گەڕاوین، لە ئێران گەڕاوین، لە عێراقیش بەشێکی زۆر گەڕاوین. پرۆژەی هاوشێوە وەکو بیناکە هەیە بەس یەک گومەزە، یعنی یەک دانە گومەزە، بەڵکو ئەم نۆ گومەزیە ئێمە لە ناوچەکە نەمان بینیەوە. لەم ناوچەی بڵێن ئەوانەی کە لە عێراق و لە شام و لە ئێرانیش نەمان بینیوە کە نۆ گومەزە بێ، ئەوەی کە ئێمە بینی بێتمان گەڕابی نەمان بینی و بەس بینیومانە یەکدانەیە. لەبەرەوە تەسەورەکەین ئەم پرۆژەیەکی بێوەنە بێ لە عێراقا و ئینشاءڵڵا بێتە پرۆژەیەکی هەم شوێنەواری هەم ئاینی و هەم گەشت و گوزارێکی بەهێزە بێت لە ناوچەکەدا. بەر لەوەی کە دەست بە ئیشەکەکەن هەموو ئەو مادە سەرەتایانەی ئەو مادە ئەساسیانەی کە بۆ مزگەوتەکە بەکاراتوە لەکنەوە پشنەکەی ئەمە بۆمان دەرکەوتووە کە بەردی ناوچەکە بە تەواوەتی بەکاراتوە بۆ کردنەوەی مزگەوتەکە. بەردەکەش جۆرێکی تایبەت نییە بڵێن ئەم بەردە تەنها بەردی فلان کانە بەردە، نەخێ بەردێکی تێکەڵە کە لە بناغی مزگەوتەکە بە تەواوەتی وێنای ئەوەمان کردووە. ئێمەش لە پاش ئەوەی بڕیای دروستکردنەمان بە هەمان شێوەڵمان داوە کە بەردێکی لە چەندکانە بەردێکی جیاوازەوە بەردی بووین بۆ ئەوی کە هەمان ماتریاڵی ئەسلی پرۆژەکە خۆی بابەچاوە. پشت بەخوای گەورەکە یارمەتی تەواوەتی داوین لە پرۆسەکە. پرۆژێکی دیواری هاوشێوەمان هەبووە لە ناوچەکە کە دیواری قەڵای خورماڵ بووە کە ماوەتەوە ئێمە سوودێکی زۆری پێگەیاندوین لە دیزاینی دیوارەکانیش و لە شێوازی دانانی مورەکانیش و شێوازی بەرزکردنەوەی دیوارەکانیش. لە قۆناغی یەکەمە ئێمە بناغی مزگەوتەکەمان تەواو کردووە. پاشتر لە قۆناغی دووەمە ئێمە ئەچینە سەر دروستکردنی سەر پەنجەرەکان، دواتر دەستەکەین بە دروستکردنی قەوسەکان، پاش قەوسەکان کە قەوسی بچووک و چەند قەوسێکی بچووکمانەیە لەسەر پەنجەرەکان لە ڕووی دەرەوە، پاشتر لە ڕووی ناوە چوار قەوسی ترمانەیە لەسەر هەر یەک پەنجەرە. بەکۆی گشتی نزیک ئێمە 80 قەوسمانە بێت لە ناو مزگەوتەکە. پاشتر بەشی پێشەوەی مزگەوتەکەمانەیە کە بەشی هەیوانی مزگەوتەکەیە. بەشی هێوانی مزگەوتەکە کە هەبووە بەشی سەرەوەی بە تەواوەتی دار بووە کە ئێمە ئێستا خەریکی تەواوکارین لە کاری دانانی هەیوانەکە و بەشی سەرەوەی بە تەواوەتی تەواو کردووە لە ڕووی ژێرەوە. بەشی سەرەوەی هەیوانەکە ماوە ئێستا کاری تێدا دەکەیت. منارەکە بە تەواوەتی بەشێکی سەرەکی مزگەوتەکەیە و ئەم منارەیە ئەوەی کە لە بەڵگەنا مێژوویەکانە هەیە مێژوەکەی لە چاو مزگەوتەکە تازەیە. مزگەوتەکە خۆی مێژوویەکی کۆنتری هەیە، بەڵگەی ئەوەش کە منارەکە تازەترە لە مزگەوتەکە بریتێلەوەی کە هەیکەلی منارەکە بە تەواوەتی خشت بووە کە ئەمەی پشتەوەمانێستەیە بەشێکی منارەکەی کە داگیراوە، بەڵام هەیکەلی مزگەوتەکە بە تەواوەتی بەرد بووە کە ئەمەش جیاوازی ناوان تەمەنی منارەکە و تەمەنی مزگەوتەکە بەو بەڵگەنامە ئەخرێتە ڕوو کە ئەڵێ ماتریاڵی مزگەوتەکە بە تەواوەتی بەردەوە هی منارەکە خشت بووە. لەبەرەوە لە ڕووی تەمەنەوە جیاوازیانیان، بەڵام لەگەڵەوەش عمری منارەکەش زیاد لە 400 ساڵە بێت. درێژی منارەکە ئێستا لەم کاتێکی ئێمە قسە ئەەکەین دیزاینی کۆتایەتی بەدەستی ئێمە نەگەیشتووە، بەڵام بەرزی منارەکە تقریبان لە نێوان 10 متر بۆ 12 متردایە و پێکهاتەی منارەکە کە دروست دەکرێت لە خشت دروست کراوە و 8 قەوسە لە ناوە قادرمەی هەبووە. قادرمەکان بە تەواوەتی بە جۆرێک بۆ کە ئەتوانی بچیتە بەشی سەرەوەی منارەکە و هەموو بەشەکانی منارەکە ببین. ڕۆژەی مزگەوتەکە بە تەواوەتی فراوان کراوەکە بەشێکی سەرەکی کانی گەنجان و حەوشی مزگەوتەکە و زیاتراوە بۆ مزگەوتەکە کە مەژواکە گەشتیارێکی زیاتر ڕووکاتە ناوچەکە.
سوپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەی سەرنج ماندوو نەبن. سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. تا هەفتەی ئایندا خواتان لەگەڵ.